زەمبیل فرۆش ئەو داستانە کوردیەی وەرگێڕدراوە بۆ دەیان زمانی جیهانی. ئەویندار دەردەدار، بێماڵ یان بێحاڵ، نەخۆش و ڕەنگزەرد، بێوازوو بێدەرەتان و لەژبەبار، کەس لە ئازاریان تێناگا تا نەچێژن هەمان دەرد و هەمان ئازار. هونەر ئەو باڵوێزە بێ پاسپۆرتەیە کە دەتوانێت لە ئاسمان تا زەمینی هەر وڵاتێک بیەوێت بڕوات و خواستراو بێت. ئەوەی زۆر جار دەوڵەتان لە ڕێگەی سیاسەتەوە بۆیان ناکرێت، لە ڕێگەی هونەرەوە ئەو کارە دەکەن، چونکە ئەو هێز و پاوەرەی لە هونەردا هەیە کۆنتڕۆڵت دەکات بەبێ ئەوەی نەیاریەتی بەرامبەر نیشان بدەیت. تەنانەت جەنگی گەورەی سیاسی ئێستا لە ڕێگەی فیلم و داستان و گۆرانیەوە ئەنجام دەدرێت تا بنیەتی خۆیان بسەلمێنن. گەلی کورد بەردەوام وەک چۆن خاکەکەی داگیر کراوە بەردەوام هەوڵدراوە ئەوەی لە بەسەرهات و سەرمایی معنەوی گەلەکەی هەیە ببرێت. زەمبیل فرۆش یەکێکە لەو نمونانە، بەڵام ئەوەی داستانەکەی پاراز دەسەڵات نەبوو، بەڵکو ئەو حەیران و لاوک بێژانە بوون کە دەماودەم بە دەنگ ئەو داستانەیان دەگێڕایەوە تا گەیشتە سەردەمی فەقەی تەیران و ئەو داستانەکەی نووسیەوە. چیرۆکی داستانی زەمبیل فرۆش لە کۆشکی پاشادا هەموو شتێک باش دەڕۆیشت. شازادە لەو پەڕی ئاسوودەیی و ڕەفاهیەتدا دەژیا. مەیلی شازادە تەنها گەڕان بوو بۆ شوێنی خۆش. یەکێ لەو شتانەی بەردەوام حەزی لێ بوو ڕاوکردن بوو بە سواری ئەسپ. لە یەکێ لە گەشتەکانیدا بەلای گۆڕستانێکدا دەڕوات و چاوی لە مەراسیمی ناشتنی گەنجێکە. ئەو دیمەنە شازادە دەهەژێنێت بە جۆرێک دەیخاتە ناو بیرکردنەوەیەکی قوڵ. لە پاڵەمەدا ترسێکی زۆر دایدەگرێت. پاشان چاوی بە چەند کەسێکی ئاینی دەکەوێت و لە ژێر کاریگەری ئەو دیمەنەدا تۆبە دەکات لە هەموو ئەو شتانەی پێشتر کردوێتی. بەڵێن دەدات واز بهێنێت لەو پێگە و ماڵەی کە بە دزی و خوێنی خەڵک بیناکراوە. دوای گەڕانێکی زۆر بڕیار دەدات دەست بکات بە زەمبیل فرۆشی. شار بە شار و دێبەدێ دەگەڕێت تا بتوانێت لوقمەیەک نان بۆ خۆی و منداڵەکانی پەیدا بکات. ڕۆژێک لە نزیک کوچەی کۆشکەوە خەریکی زەمبیل فرۆشتنە. هاوژینی پاشا و باپێی هەندێک گێڕانەوەی ترکچی پاشا لە کۆشکەوە چاوی دەکەوێت بە زەمبیل فرۆش، بە تەواوی دەکەوێتە داوی عەشقی ئەو. لە ڕێگەی خزمەتکارەکەیەوە بانگی زەمبیل فرۆشەکە دەکات بۆ ناو کۆشک و لە نرخی زەمبیلەکانی دەپرسێت. بەڵام خاتوونی کۆشک نیەتی خۆی بۆ زەمبیل فرۆشەکە ئاشکرا دەکات کە زەمبیل کڕینەکە تەنها بەهانەیەکە و ئەو زەمبیل فرۆشەکەی دەوێت نەک زەمبیلەکان. زەمبیل فرۆش ڕەتی دەکاتەوە و دەڵێت من عاشق و دێوانەی ڕێگەی یەزدانم. دواتر زەمبیل فرۆش باهۆی داخستنی دەرگاکانی کۆشک ناچار دەبێت لە پێناو خیانەت نەکردن لە باوەڕ و منداڵەکانی ڕادەکاتە سەربانی کۆشک و خۆی هەڵدەداتە خوار. بەڵام بەپێی داستانەکە ئەو خۆبواردنەی لا تێکەڵبوون لەگەڵ خاتوونی کۆشک لەلایەن یەزدانەوە پارێزراوە و بە سەلامەتی کەوتە سەرزەوی. بەڵام خاتوون خزمەتکارەکان بە دوای دادەنێرێت تا ماڵەکەیان دەدۆزێتەوە. خاتوونی کۆشک دەچێتە بەردەمی ماڵەکەیان و لەلایەن خێزانی زەمبیل فرۆشەوە دەرگای لێ دەکرێتەوە. ئەو کاتە خاتوون دەیەوێت بەو خشل و زێڕەی هەیەی ئەو ژنە ڕازی بکات کە زەمبیل فرۆش بەو ببەخشێت. خێزانەکەی ڕازی دەبێت و خاتوون لە شوێن خێزانەکەی دەچێتە ژوورەوە و ڕۆ و سەر جێگاکەی دەڕوات. بەڵام خاتوون لە بیری دەچێت یەکێک لە خرخاڵەکانی قاچی لێ بکاتەوە و لەو کاتەدا زەمبیل فرۆش بە دەنگەکەی ئاگادار دەبێت و لە خانووەکەی ڕادەکات. بەڵام خاتوون شوێنی دەکەوێت و لەسەر پردێک هیچ دەرفەتی ڕاکردن نامێنێت و سەرەکەی داخراوە. زەمبیل فرۆش لەو کاتەدا لە یەزدان دەپارێتەوە کە گیانی بکێشێت و نەیسپێرێ بەو. لەو کاتەدا گیانی دەردەچێت. کاتێ خاتوون دەگاتە لای گیانی دەرچووە. ئەویش هەمان شێوە لە خودا داوا دەکات کە گیانی بکێشێت. خاتوون لەوێ بە تەنیش زەمبیل فرۆشەوە گیان دەسپێرێت. سەلی کوتە باخبوو قیمەتا سەرکان وەرەق بوو دایما ئەو ڕاست حەق بوو بێدێ بری کلمەتێ ئەو بدەست زەمبیل بدەست دبری بازارێ بقەست خارماڵێ هات بدەست ڕازی دەبوو قسمەتێ. سەرچاوەکان مێژووی ئەو داستانە دەگەڕنەوە بۆ ساڵی 994 زاینی لە سەردەمی دەسەڵاتی مەڕوانیەکان ڕوویداوە لە شاری فارقین لە ناوچەی دیاربەکر. بەڵام لە ئێستادا گۆڕەکەی لە ناوچەی باتیفایە لە زاخۆ. وەک چۆن لە سەر مێژۆکەی ڕاجیایی هەیە بە هەمان شێوە بەشێک لە سەرچاوەکان دەڵێن کە زەمبیل فرۆش لە ڕووی باوەڕەوە سەر بە ئاینی ئێزیدیە. لە ئێستادا زۆرێک لە بەیتبێژانی ئێزیدی
لاپاڵ بەیتبێژانی باوەڕدار بە ئیسلام ئەو داستانە بەدەنگ دەچڕن. بكم بحثي ذنب الفروش ذنب الفروش مصاد ابو بعص الفاشا زاد ابو بصر وصورة او جمال فاقو بقد وقامات روستي مزال بو ديدي